کوردیەکەی بڵێ وانەی هەشتەم A. Accountant واتە ژمێریار. Bellop واتە بەردەستی میوانخانە، واتە ئەو کەسەی کە هاوکاری خەڵکەکە شتی بۆ هەڵەگرێ یارمەتی ئەیە لە نێو میوانخانەیەکدا. کاشیر واتە کاشێر، ئەو کەسەی کە تۆ پارەی تەسلیمەکەی لە کاتی کڕین لە مارکێتێک لە شوێنێک. داکتەر پزیشک. ئەلێکتریشن کارەبایی. front desk agent واتە یا front desk clerk کارمەندی مێزی پێشەوە، یعنی پرزگا، ئەو کەسەی کە لە پرزگەیە. nurse واتە پەرستار، سستەر، پەرستار. office manager بەڕێوەبەری ئۆفیس. painter بۆیاغچی یان نیگارکێش. plumber واتە بۆریچی، ئەو کەسی کاری بۆری ئەکات. police officer ئەفسەری پۆلیس. receptionist تقریباً هەر وەکو پرزگەوایە. salesperson فرۆشیار، ئەو کەسی کە بەرپرسە لە فرۆش. security guard واتە ئەو کەسەی کە کاری چاودێری و پارێزگاریە، واتە حیمایە. taxi driver واتە شۆفێری تەکسی. vendor واتە دەستفرۆش، واتە ئەو کەسانی کە زۆر جار بۆ نمونە لەسەر جادەکان شتە فرۆشن. where do you work لەکوێ کار دەکەیت. in a hospital لە نەخۆشخانە. what do you do ئیشت چییە، واتە چی ئەکەیت، ئیشەکەت چییە. I'm a doctor من پزیشکم. how do you like it چۆنە بەلاتەوە، خۆشە بەلاتەوە. I really like it بەڕاستی خۆشە بەلامەوە، خۆشمەوێت، حەزم پێیەتی. where does he work ئەو کوڕە لەکوێ کار دەکات. where does he work لەکوێ کار دەکات. in a hotel what does he do چی دەکات. he's a manager واتە ئەو لەوێ چییە، بەڕێوەبەرە. he's a manager. how does he like it چۆنە بەلایەوە. it's okay باشە، it's okay. where do they work ئەوان لەکوێ کار دەکەن. in a store لەکوێ، لە store واتە لە دوکان. store هەروەها بە مانای مەخزەنی ژێت. what do they do ئەوان ئیشیان چییە، چی ئەکەن. they're cashiers ئەوان کاشێرن.
How do they like it? ئەی چۆنە بەلایەنەوە؟ They hate it. ڕقیان لێتی. They hate it. ڕقیان لێتی. Class activity. Class activity واتە چالاکی ناوپۆل. Wear a uniform. Wear واتە لەبەرکردن. A uniform واتە زێن موحەد واتە هەمووی یەک جۆر جل لەبەر بکات یان جلی فەرمی بە مانای جلی فەرمیش دێت. Stands all day واتە بوەستێ بە درێژای ڕۆژ. Sits all day دانیشێ بە درێژایی ڕۆژ. Handles money یعنی سەرۆکاری لەگەڵ پارە بێت. Talks to people قسە بکە بۆ خەڵک. Works at night کار بکات لە ماوەی شەودا. Works hard بە سەختی تێبکۆشێ بە سەختی کار بکات. Makes a lot of money. Makes a lot of money. A lot of money واتە پارەیەکی زۆری دەست ئەکەوێت. Makes بە مانای دروستکردن نایە بەڵکو بە مانای دەستکەوتنیان. پارەیەکی زۆری دەست ئەکەوێت. Uniform واتە پۆشاکی فەرمی. Who wears the uniform? کێ پۆشاکی فەرمی لەبەرەکات؟ A police officer wears the uniform. ئەفسەری پۆلیس پۆشاکی فەرمی لەبەرەکات. He works in a hotel. واتە ئەو لە ئۆتێل کار دەکات. Where does your brother work? Where does your brother work? واتە براکەت لەکوێ کار دەکات. Really? بەڕاستە؟ My brother works in a hotel too. My brother works in a hotel too. واتە براکەی منیش لە هۆتێل کار دەکات هەروەها. واتە براکەی منیش لە هۆتێل کار